کاتژمێر 10:30 بەیانی ئەمڕۆ ڕۆژی هەینی ئاگادارکراینەوە بە بوونی ڕووداوێکی خنکان لە ڕووباری گەلی عەلیبەک لە نزیک کانی ماران. دیارە دوو کۆمەڵە گەنجێک کە خەڵکی هەولێر بوون بە مەبەستی گەشت و گوزار سەردانی ڕووباری گەلی عەلیبەک جان کردبوو. دیارە مەلەوانیان کردبوو بەداخەوە دوو لە گەنجەکان کە دانیشتووی هەولێرن و پیشیان کاسب بووە. یەکەچیان بە ناوی ئیبراهیم شێرزاد بوو، ئەوەی تریشان بە ناوی مستەفا ڕزگار بوو. ئیبراهیم شێرزاد تەمەنی 21 ساڵ بوو و مستەفا ڕزگاریش تەمەنی 19 ساڵ بوو. دیارە هەسابوون مەلەوانیان کردبوو لە ئەنجامی نەزانین و نەشارەزایی لە ڕووبارەکە. دیارە دووچاری خنکان هاتبوون. دەست بەجێ تیمەکانمان لە مەلەوانی لە کەسەر بە بەڕێوەبەری بەرگری شارستانی سۆرانن گەڕان و پشکنن و بەدوادا چوونیان کرد. توانرا لە ژێر ئاوە تەرمی یەکەچیان بدۆزنەوە کە بە ناوی ئیبراهیم بوو، بەڵام تەرمی مستەفا ماوەتەوە لە نێو ڕووبار و ئێستاش تیمەکانی مەلەوانی سەر بە بەڕێوەبەری بەرگری شارستانی سۆران بە درێژای ڕووباری گەلی عەلیبەک لە گەڕاندان بۆ ئەوەی تەرمی مستەفاش بدۆزنەوە. لێرەدا من دەمەوێت داوا لە هاوڵاتیانەکەم، داوا لە گەشتیارەکانەکەم کە پابەندی ڕێنماییەکانی بەرگری شارستانی بن. ئەو شوێنەی کە ئەوان لێ خنکایە بە دووری تقریبەن 250 مەتر ئێمە تابلۆی ئاگاداریمان لێدایە کەوا ئەو شوێنە ترسناکە لە بۆ مەلەوانیکردن، بەڵام بەداخەوە دەبینن ئیتر دیارە پابەند نەبووینەوە و بەداخەوە کە دووچاری خنکان هاتوو. بەڵێ لە سەرەتای ساڵەوە تاوەکو ئێستا و پێنجەمین حاڵەتی خنکانە لە ڕووبارەکانی سنووری ئیدارەی سربەخۆی سۆران تۆمار بکرێت.